هەڵمەتی هەڵبژاردن و دەرەنجامە پێشوەختە دیاریکراوەکانی لە نووسینی عەزیز ڕەوف. هەڵبژاردن خۆی پایەیەکی دیموکراسیە، بەڵام لە دەوڵەتە تازە پێگەیشتووەکانی وەک هەرێمەکەی ئێمە هەڵمەتەکانی هەڵبژاردن دەرەنجامەکانیان کە پێشوەختە دیاریکراون دیمەنەکان لە پێشچاوە کە هیچ لە دنیای ئێمە ناگۆڕێت. وەک جیۆڤانی سارتۆری باسی دەکات، هەڵبژاردن لەم جۆرە ژینگەیانەدا ڕێوڕەسمی شەرعیەت پێدانن نەک ئامرازی گۆڕانکاری. سینەریۆی پێشکەشکرا و ئەم پارادۆکسە دەخاتە ڕوو. کاندیدەکان کە دەچنە ناو ئەو کەمپینەی هەڵبژاردن کە سوور دەزانن ناتوان سەرکەوتن بەدەستبێنن، بەڵام هێشتا بۆ هۆکاری پێویست بە سەرمای کۆمەڵاتی، دڵسۆزی حیزبی یان پابەندبوونی دامەزراوی بەشداری دەکەن. هەر بۆی ئەم هەڵبژاردنە زۆرێک لە کاندیدەکان دەزانن سەر ناکەون، بەڵام بەهۆی لایەنگری خۆیان و کۆمیسیۆنەوە بەشداری دەکەن. سروشتی ڕەمزی نەک پراکتیکی کاندیدبوونیان ئاشکرا دەکات. تەنانەت لە بەرامبەر هەندێک شکستیشدا ڕەنگە کاندیدەکان وەک ئامرازێک بۆ خۆ دەرخستن دووپاتکردنەوەی دڵسۆزی بۆ کتلە سیاسەکانیان بانگەشەی خۆیان دەکەن. پیپانۆرز لە کتێبی بۆچی هەڵبژاردنەکان شکست دەێنن ئەم جۆرە کاندیدانە بە هیوای ساختە وەسف دەکات کە بەردەوامبوون لە بانگەشەی هەڵبژاردندا بەرجەستە دەکەن، تەنانەت دەشزانن کە ناتوان سەرکەوتن بەدەستبێنن. بەم مانایە دۆڕان هێشتا دەتوانرێت وەک جۆرێک لە ئامادەبوون لێک بدرێتەوە. وەک چۆن یەکێک لە کاندیدەکان لە هەڵبژاردنی ڕابردوودا باسی لەوە کرد کە دەزانم سەر ناکەوم، بەڵام دڵخۆشم بەوەی وێنەی خۆمبەستۆنی کارەبا و دیوارەکانەوە دەبینم. لە کەمپینی هەڵبژاردندا هەموو هێز و قەوارەکان کاندیدەکانیان بەڕاستی ڕوویەکی قایمیان هەیە، لانی کەم لە بەرەو هیچ قسێک و هیچ مژدەیەکیان نەماوە بە خەڵکی بڵێن. لێرەدا هەڵبژاردن دەگۆڕێ بۆ شانووی دەرکەوتن. کاندیدەکان وەک قەبارەبوونیان هەیە نەک وەک کارکتەرێکی ڕاستەقینە و سەرسەختی گۆڕانکاری. تێری کارڵ لە کتێبی دیموکراسی چیە و چینیە دەڵێ بەبێ بەدیلی گۆڕانکاریکی جەوهەری هەڵبژاردن بەهای نامێنێت و دەبێتە کێبڵکەی دەرکەوتن و نمایش. کاتێک حیزبەکان چیتر ناتوان بەڵێنی چاکسازی یان باشترکردنی ژیانی خەڵک بدەن، لە بری ئەوە پشت بە هێزی بەرهەمێنراوی کاندیدەکان دەبەستن. ڕوویەکی قایم کە نەبوونی سیاسەتێکی ڕاستەقینە دەشارێتەوە دیاردەیەکی زۆر بەرچاو لەم هەڵبژاردنەدا. زیندانیکردنی سێ سەرکردەی هێزەکانی دەرەوەی دەسەڵاتە لە سلێمانی کە بە شێوەیەکی ڕەمزی پێمان دەڵێت هێز و کاریگەری ئۆپۆزیسیۆن وەهمە. ئەگەر لە هەڵبژاردنەکانی پێشوودا توروسکایی یەک بەدەنگ و قورسایی هێزەکانی دەرەوەی دەسەڵات مابێت، ئەوە ئەم هەڵبژاردنە هیچی وایەک نەماوە. وەک ستیڤن لیڤیتیسکی دەڵێت زۆر جار دەسەڵاتدارانی تاکڕە و باڵادەستی خۆیان بە سەرکوتکردن یا بێناڵبانکردنی ڕکابەرەکانی دەرەوەی دەسەڵات دەپارێزن. دڵنیا دەبن لەوەی کە مەیدانی سیاسی بەداخراوی پێشبینی کراو دەمێنێتەوە، یان دەسەڵات لە ڕێی دروستکردنی هێزی کارتۆنی کە لەو دیوارەکەەوە سەربەخۆیانن دەیانەوێت وانیشان بدەن کە ڕکابەریان هەیە. ئەم هەڵبژاردنە هەر لەسەرەتەوە ئەنجامەکانی دیارە و دەزانین هیچ موعجیزەیەک ڕوونادات کە شایانی باسکردن بێ. سەرباری ئەوەی ئەگەر دیزاینیش نەکرێ ئەنجامێکی جیاز لە هەڵبژاردنەکانی پێشوو نابینین. دایڤید بیتان لە کتێبی شەریعەتی دەسەڵاتدا باز لەوە دەکات کە هەڵبژاردن لە پرۆسێکی دیموکراسیدا ئەگەر پێش هەڵبژاردنەکە ئەنجامەکەی زاندرا ئەوە دیموکراسی نییە. دڵنیایی دەرەنجامەکان لەم هەڵمەتانەدا خودی گەرمگوڕی کێبڕکێ هەڵمەتی هەڵبژاردن تێک دەدات. هەڵبژاردنەکان دەگۆڕێ بۆ تەڵەی سیاسی، هەر بۆیە ئەگەری ئەوە هەیە بەری بایکۆت و پشتکردنە سندوقەکانی دەنگدان فراوان بێت. ئەوەی جێگەی سرنجە کاندیدەکان نەک لە ڕێگەی دیدگای گۆڕانکاری بەڵکو لە ڕێگەی پابەندبوون بە لایەنگران و کۆمیسیۆنی هەڵبژاردنەوە ڕەوایەتی بە بەشداریکردنیان دەدەن. ئەم کردەیە ڕنگدانەوەی فێڵەکە لە زۆرێک لە دەسەڵاتە ستەمکارەکاندا کە دڵسۆزی سیاسی و ئەندامەتی بۆ پارتێکی دیارکرا ڕەوایەتی بە کاندید دەدات نەکشتی تر. بە گوێرەی بۆ چوونی ئەندریۆ هیوت هەڵبژاردن لەم جۆرە ڕژەمانەدا کەمتر پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەیە و زیاتر پەیوەندی بە بەرهەمێنانەی تۆڕەکانی دڵسۆزی وەلای سیاسیەوە هەیە. لە ئەنگران چاوەڕێی ئەوە دەکەن سەرکردەکان بێن و لە پاڵیاندا بوەستن، تەنانەت ئەگەر بشزانن سەر ناکەون، چونکە خودی کردەوەکە شوناس و بینینێکی بە کۆمەڵ دووپات دەکاتەوە. لەم هەڵبژاردنەدا تەواو خەڵک بێئومێد بوون لە هێزەکانی دەرەوەی دەسەڵات، بەهۆی ئەوەی هیچ هێز و قەوارێکی دەرەوەی دەسەڵات لانی کەم و هەڵبژاردنەکەی ساڵی 2009 باوەڕپێکراو نییە کە ئومێدی خوانی لەسەر هەڵبچنن. لێرەدا هاوڵاتیان ڕوبەڕووی واقعێک دەبنەوە، لانی کەم دەزانن کە گۆڕانکاری ڕیشەیی لە سیستەمی سیاسی لە کوردستان و عێراقدا ڕوونادات. ئەرنێستۆ لاکلاو لە کتێبی لەبارەی عەقڵی پۆپۆلیستیەوە ئاماژەی بۆوە کردووە کە زۆر جار سیاسەت لەسەر وەهمی گۆڕان گەشە دەکات. ئەو کەساتی وێزانی کە بەڵێن دەدەن دەشزانن کە هیچ ناگۆڕێت و بەڵێنەکانیان ڕاست نین. دوجار لەم هەڵمەتی هەڵبژاردنەوە ئەوە دەبینرێت کە هەڵبژاردن وەک ئامرازێک بۆ گۆڕانکاری کار ناکات، بەڵکو وەکو میکانیزمێک بۆ دووبارە بەرهەمێنانەی چەقبەستووی و لە گۆڕنانی ئومێد و هیوان لەم سیستەمە حکومڕانەدا کار دەکات کە هەموو هێزەکان بەدەسەڵات و دەرەوەی دەسەڵات دەستیانەیە لێشنەوە و کاراکردنەوەی ئەم جۆرە سیستەمە وەک خۆی.